عەبدولستار مەجید خادر لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بە کالیرۆسە لە پەیوەندیە نێودەوڵەتی و دیبلۆماسیەکان. زمانی عەرەبی دەزانێت. ئەندازەیەکی شارەزای زمانەکانی ئینگلیزی و ئەڵمانی و فارسیە. شارەزایی لە بوارەکانی پەیوەندیە نێودەوڵەتی و دیبلۆماسیەکان، یاسای گشتی، بەڕێوەبردنی گشتی، مافی مرۆڤ، سیاسەت و پارتی سیاسی، کۆمەڵگەی مەدەنی، هەڵبژاردن و سیستمی هەڵبژاردن هەیە. چەندین بڕوانامەی لە ژمارێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەدەستێناوە، وەک ڕێکخراوەکانی UN، IRI، NDI. لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم وەزیری کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بووە. لە سەردەمی وەزیری ئەودا کەرتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە ئاستێکی وا گەشەی کردبوو کە هەرێمی کوردستان لە زۆربەی بەرهەمە خۆماڵیەکاندا گەیشتووە ئاستی خۆبژێوی. یەکەم وەزیرە لە ماوەی 27 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان وەک دەربڕینی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە بێکاری و نەبوونی موچە دەستی لە کار کێشا بێتەوە. پاش دەست لە کارکێشانەوەی لە پۆستی وەزیری کوشتوکاڵ بۆ پەرلەمانی کوردستان کاندید دەکرێت و نزیکەی 20,000 دەنگ دەهێنێت. لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بووە. بە هەوڵی فراکسیۆنی کۆمەڵ و بە هەمانگی بەشێک لە پەرلەمانتارانی دیکە و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر کێشە و گرفتەکانی خەڵک سەرۆکایەتی حکوومەت هێنرایە پەرلەمان بۆ پرساندن. لە بابەتی بەڕێزیەکانی فەڕەنسا دژ بە پێغەمبەری خۆشەویست فراکسیۆنی کۆمەڵ هەڵوێستی جددی هەبوو. بە ناوی خەڵکی کوردستانەوە عەبدولستار مەجید یاداشی ناڕەزایەتی و بێزاری درایە کۆنسوڵخانەی فەڕەنسا لە هەولێر. لە پرسی لەشکرکێشی و سنووربەزاندنەکانی ئێران و تورکیا فراکسیۆنی کۆمەڵ قسە وەڵوێسی ڕوون و بوێرانی دژ بۆ بابەتە بووە. لە پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی خەڵکدا لە خولی ڕابردوو زیاتر لە 40 پرۆژە یاسایان پێشکەش کردووە. خاوەنی کەسایەتیکی کۆمەڵایەتیە و لەگەڵ سەرجەمچین و توێژە جیاوازەکان پەیوەندی بەرفراوان و پتەوی هەیە.